مەجید لەم بوویتە دێو ناوێرم بچمە پێش دەرکێن هەروەها دەکات دەرم دەکاتە دەرێ بڕۆ لێرە ڕانەوەستی ئی باشم مام مەجیدە من چم کردی بە قوربانت بم قابلە قسەی غەرەتم کردیە هاتیمە گوتم داخوازی قسەکەت دەکەم هاي لەوەی باشتر چیت کردیە والله وبالله وتالله مام مەجید وازن لێ ناینم حتى شەمامی نەخوازم قوربانت بم شەمام خۆزگەم بەو یادگاریانەی کە بە منت دەگۆ پس پس ئەمش دەمگۆ گڵا قوربانت بم شەمام گیانێکم شەمام هیچ خەمم نەبێ بخوای هەموو دنیای بکەم هەر دەتگوازمەوە قابلە یعنی مام مەجید لە منت پیاوتر بە دەستەکەی مام مەجید لە من باشتر بە دەستەکەی مام مەجید یعنی قابلە ئەمن هاتیمە داوای چ لێ بکەم داوای دنیا لێ بکەم داوای کچەکەم لێ کردی چش دێ لە خزمەت داما بەس داوای نەقدی مەکە هەرچم هێرت دەکەم هەدی ئەسەی داخۆ دنیا بێحاکم و میرە نەمدێ شکاتر لێ دەکەم بەخوا شکاتر لێ دەکەم شەمام جان دەبێ ئێستا لە شێوی حیاتەکەم لەگەر ئەو بابا زاڵمت چاوم کۆرە بچەند غەریب دانیشتووە شێرە کوی باش نیمە لۆ باشنی باش نیمە ئەمن ئەو مەجیدەی هەر دەکوشم کرشێرم بەدزی هاتوومە تەمەشام کە لۆ بەدزیدێ ئەمن لە شەمامی زیاتر تەمەشا کەس سکێ ناکەم کرە شەمام شەمام چ بەخێر بێ حیاتەکەم باشی ئەرێ بەمبرێ ئەو کوێنە بێ ئێرە وەڵا بەدزی هاتم باب نازانم لە سەربان خەریکی تانکی وچی بۆ ئەمش بەدزی ڕێک هاتمە دەرێ ئەوی دەست خۆش بێ ئەو بابەتی بەس نازان پێم برێ عەنکەبوتە بەخە سکرێتەرە نازانم تێناگەم ئەو بابەتی لۆ لە من دەکاتە لۆ دەتوانم بەس بە باش شتێکت پێ بڵێم شوێنێکی زۆر باشم دیوەتەوە فاڵچیەک فاڵەگرێتەوە چی دەگرێتەوە فاڵ بتونە شتێکی لێ بکە بەشک من بدا بە تو ئەزەوە نوشتەکار لە مەجیدی بابت دەکا ئادەی کا چەند ڕەفیقم چوونە بۆ لای هەدۆ خەنجەری ناوە هەدوو خەنجەر یعنی زەرجی کونکون دەکە بۆ خەنجەرەی ئەرێ وەڵا دوعای لێ دەکان یە تەقلید پێ لێدا ئەو بەڕاستەوە بەخوای باشە با بدەوە لە تەقلید لێداتن تەعامل دەکا یەکسەر ڕازیە بێ یەکسەر تووەرە داوام یەکسەر دڵێ بڕۆ مالا بێن شەمام جەم بەمبرێ ئەو شانتۆڕە چێ لەبەرت کردیە کورە بەدزی بۆی نەمناسێتەوە مەگە بشم بینە بڵێ یەکی کێ لە کۆڵانەوە بڕە باشە بەمبرە شەمام ئەتۆ نەقدت چەندە تو بەحسی واکەی جارێ بڕۆ نوشتەکە بکە نوشتەکە 1000 دینار 500 دینار ئەوێتن خۆ بەڕاستە باشە ئەو گوتت ناوی هەدوو خەنجەرە هەدۆ خەنجەر بچۆ لای فاڵەگرێتەوە چەند کەس چۆتە لای ئیشی یەکە هەدوو خەنجەر ئەمن دەچم شێرۆ لەبەر بابم بەدزی چووکە بەدزی هاتوومە من باشە حیاتەکەمە تو بڕۆ بەس بۆ مەکە خەڵک بتبین لە پێش دەکەی باشە خوا حافیز سەرچاوم هەر ئێستا دەسمەکەن هەدوو خەنجەری وي بس تقريبا ما تجدوك ليدا اخ ما تجدوك والله وبالله وتالله دي باشا وهادو خنزر تشيبي وهذا خنزره لا ترسلش تشيبي لقى هادو خنزري لا ما خو مقيل ما هادو خنزري باشا شمون زنكان ورن لا شدرن امن هدو خنزرم امريكا اتو گنزي اتو پیاوي دیار اشک دملکتیا اندش لو اوديو خانه دانشتما لو خدمت کردنی زرابتان هر مشکلتان هيا لتا تك دم مقصدم دوتا تاگ دکم بري امريكا مادم هاتي ديو خاني هدو خنزر كامل هر مشكلة هيا تا بو خنزر ازرانيا ببرم مليا بتكم يا اخو بخير بي قربان دم کاچی فالگرەوە قوربان دەم ئەمرە وەستێت سەرمانگە کچەکەم خۆش دەوێتن ئەو بابە سەرکە سوورەی سەری دەرێ ڕوونی ڕاعیە نامداتێ مەگریێ سەر دۆ فت دەکەم سەری دابڕم بەسە تو پێم برێ سەر ڕۆشن نەخواردیا پێی دەچی مانگەکە نان نەخواردیا لە ڕەنگ و ڕوو دیارە ڕەنگ زەرد بووە لەو درۆی سبەنێ کۆمەرەقەی ماغم خواردیا دەرم کاژی فالگرەوە ئەو کوسای دەم مانگەکە نانم نەخواردیا ئەمن خەبیرم ئەمن هەموو شتێکی دەزانم جنەکان پێم دەرێن لە ئیتاڵیەوە بگرە و هەتا دەگاتە ئەمریکا شەو نییە ڕۆژ نییە خەبەرم نەدەنێ ناوەکانیشت پێ برێم يجب أذن شمشون رئيسي هميانا أمني سكرتيري ما تيجيشتي بس أوش بزانا دو أستيرا بمزوانا يقدقرن
او دوستني شيء كذا تقري حياتكم هدو خنزر دست بينا مترسا اوتا دستكان الشاهدن لناو دستكان الديارة بس دصانم سايتو ناخيتو برام ساي من دخين توا او بيدتي بونزاقش ترازو بي اوتا ترازو سجل نقري قربانك قشمري مكا شمشور نا 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 نكن پشمان بيو ها پشمان بيو توا پشمان بوا بس يك داوا كريم لتوا شمشوركم هي زور نوصنا زور تاو برسيا لإيطاليا دي تيرا ببرخشي تيرابي اما بابي خم دعتناكم ها ورن لا نيخون دعتكم قربان دعتكم مشكلة دي هي من پشمان بوا اخير بيوصل تاو صلت خلف سلامك باشا پێسە دینارە پێشەچی دێ لەبەرەوەی پەرخەچلۆ دەکڕم جنەکانی ئیتالیا دێن دەحوەتی من قوربانە يدخل معقولة هاتي لغبروي ولا ديتيرو كان مداعات يعني هو كان بقول بارد ومخو هو كان جوا زعمتي داينا بابم ئەگەر دەعوەتیان نەکەم پارە نەدەمێ ئەوانش ئیشم لۆ ناکەن تێگەیشتی اصلح المشكلة بيصتك إذا مشكلة نيا رازي ما پێم بێنە ناوت چییە؟ ئەمە ناو شێروێ جا خۆ بەخێر بێ شێرۆ لە ناوەکە ڕادیارە ناوەچی زۆر چاک و زۆر محتەرەم دیاری وە زۆریش دەزانم پارە سەرف دەکەی مستقيمة احتياطي بینە دەست بینە یەکەم حرفی چییە؟ ئەو کچەی خۆشم دەوێ احترامي خود بكرا تعدينا مزدكي قد ناي او خوم لا ما يخوص ده ورن بيخوان باش يا كم عارف بيبلي شيلان نا شوكات نا شطور نا شيشي شادي نا شهزادة نا شمام هوا شمام لبو شيروي دبي بس الهوا اشتاكي زور مهم الددمي نقيشتي حتى استوشتم بكار نهنايا يا الله ببارك زور بكريا او قطرة جي نو او قطرة رشا ايطاليا نو بهلا دامرو نا او كي قطرة لناو برداغتي اوتكي تيجيشتي هر چه بيم دري رشكا ولا بتصاور رشبي رشي دكاتوا بس نا غرتنا نا او بكلشتنا او قطر سبي بكلشتني او اساسيه نا ايعاش قود دارانا ويبا قربانك بابين قيدنا باري خود دي لخدمة الداما تاجي ابي هنا ماري تنها سي قطرة سبيني نيوران ايواري يجي خطرة ناو وكيدكي برمي لك تيجيشتي اوانش داي خونو فوري دري نرم دبي زور ممنون قربان استاوي بابا ستساوم بابا زور ممنون ستساوم كيف هاي يجب أذن زن هذه السبب الناس يتنحيا ما بيبيني وندل إشياء خاوة إك ساعة من تصوريكم شو مشان
ولا شو هاتي وتسيا چونەت ئەمە بەغت چایەکەم تێ کردو هاتم چایخانەیە منێ سعادە چاوەڕی تۆکەم چیت کرد ئیشم زۆر کردێ بەمرێ مەچە پرخە لە چێە ئاجۆتە پرخەی نییە لە گدا سەرەکەی لۆریەت پرخەی دێت وەلو هەنووسە سەری ئاوا کردێ دەزووە چیت کرد هەڵەستێ چوو بکن ئەو کابرای ناوی چێ ئەو کابرایە؟ هەدوو خەنجەر چوو بکن هەندوو خەنجەری گوتی باش کاکە نوشتەشی باش لە بۆ دەکەم بەس نازانم لەگەر هەندوو مەزموعە کەسێکی قسەی کرد کاکم دێ دەڵێ ئەو خۆت کردە دێرە دەی خۆی چنا ئەوەی نییە بەس نازانم لەگەر مەزموعە کەسێکی قسەی لێکرد نازانم شەمعونە خەشموشە مەسموشە نازانم ناوە چی وا لەبوو ڕیسی جنۆکەکانە جەنابەت تو لە چێ دەی ئەوە من ئەو کچانی ڕەفیقم چوو بوونە لای دوعایان کردبوو گوتی پارەمان داوەتی داوەتیانەکە گۆشتە خۆنی زادێن دڵۆ کەسە نەرمەکەن شەمە خۆ عیلاقەم عیلاقە لەگەری حیاتم ئەگەر من لاسیاتم نانات بۆ لای بەس ئەو لە من عەرد من لەسەر عەرد زۆر سەیریەوە لە دڵپیسی نانە دڵپیس نییە زووم دێ زوو درەنگە نانە جارە نەمینایە تۆی بگرم فەی سەباوکم ڕەسی خێرا بە درەنگە واز لە شتانە بینە باوکتر ناس لەو پرخێ لەگاتە دنیە گوتی سبێنێ وەرە لۆ مۆعید لۆ دانا لە بۆ سبێنێ ئەتە دەرم سبێنێ نوشتەکەی دێن و تەسمیل دەکەم باشە یعنی نەشت دێناو بەخێر بیتەوە نەمینە نەبیتەوە بکاتن بابە زۆر چ دەست دەنووسی زۆرین و ئیشی دێنێتن و نازم دەواتی چەند کەسان دەکاتن ئەدیگو زیرۆکەکان داوەتەکە من لەکەی بە چاوەڕی میسە تەواوی کردو ئیشەکارکەم کەچی هیچت نەکردەوە ئیشاڵڵا سبێنەوە جیوەز دەبی ئەتوو بەم برێ مرافقانە چێ مرافق دووبە ڕافقاتیاناتە جواب بدەیتە من تەنگاوم پیاو ئەگەر تەنگاو بخۆ تۆزێن دەزانی سەربارە بڕێتە باشە بڕۆ بەزیتەوە لێ یەکسەر بڕۆ مەسنی لێە هەموو شتی تیادا بڕۆ دەیان هەموو شتێ هەموو شتی لێ بڕۆ باشە ساڵون شتێ ساڵێکی خۆ حەمام یەدە بڕ زوو بڕۆ باشە ئەو پیاوە لێ بینەکرێ بەس دەگەڕێیتەوە پێ ناگەرم مەجە بخار ریسە هەڵەستێ زوو بڕۆ تەمەشای خوای بەدەستەوە ئەوەش بەخۆشنگۆ ئەو حەفلێ بەخۆشنگۆیە شاپی پاشای تۆیۆ شاپی پاشا تۆیۆ شاپی پاشا تۆیۆ یۆ سانە حێلوایە شەمعۆن لەچێ پیرۆز بێ ساڵی لەدایک بوونت شەمعون ئەوە تاکو هەردەپەڕن لەبەر چاوم چێ ئەوە تا شەمعون کاک شەمعون زۆر بێژە دەبێ ببینین بە چێ کاک شەمعون ئەوە توی بەخێر بێ جەژنەکە بووە دوو جەژن یاخۆ بەخێر لەبەرە تو مەمنونم ئەوە تا چێ ئەوە تا شەمعون کاک شەمعون سەرچۆپی گرتیا بەڕاستە و کارە چەندە ئەوە تا گولگوڵ چێ بە قوربان ئەوە تا هودهود چێ ئەوە تا تونجون زۆر گاوانی گرتیا کورە پڵکی شەمعون ئەوانە لە ئیتالیا ڕاهاتنە ئێرە پڵکە کەشێکە خۆی نە بەڵێ ئەوە تا کچە برایەکەی سوورسوور بەڵێ سوورسوور یاخۆ بەخێر بێنن ئەبێ تو بمبرێ کاچ بە قوربانت بم ئەتو دەرێم بادەم عید میلادی شەمعونیە بەڵێ ئەدی ئەو شتانە لوها بە مخەڵبەتی دانەیە بە مخەڵبەتی ئەو شتانە دانەیە ئەوە شایان دەکرد چه شای دەکرد جەماعەتی شەمعون و تەرتور و سوورسوور و زوگروگ و گورگور و مەحموور چاویان بە تو کرد شایەکەت خێت و خوار بوو شایەکەت تێکچوو شەرمیان لە تو کرد شەرمیان لە تو کرد مەمنونم ئەو گورە بێ پێکا جانم ئەو تەلە بسەرتا باش بەقوم ئەوێ هێ هەستا هەستا الله هاتن تەناسب دانیشتینە تەماشاکە هەموو پێت پێ دەکەن ئەوەی خۆمانە ئەوە مشتری خۆمان ها شەمعون چ دەرێ چاکەیتی لەبەر چاوە دەرێ ئەوی ڕۆژێ ئەو خەبۆکە دەرێ یەک بەرخی ناسی لۆ کڕیم ڕاستەکە مەمنونم کاک شەمعون کاچانەوە بزانێت چاوی چەند برشیا دەرێ پێی برێ بەرخە شکەم لۆ بکری ئەوە شەرم دەکەن نازان دەکەن لەسەر چا لە خزمەتدا بە کاک شەمعون خەمن نەبی خەمتان نەبی زۆر مەدرسێ بدرسێ لۆدێن نەکەن دانیشن زۆر دەرێ خەبۆکەم کە لە خۆش دەرێ هود کوڕە خوشکی شەمعون کاکە جان ئەزی یاخۆ بەخێر بەسەر چاو زۆر مەمنونم بە قوربانم کاکە ئەز ئەمریکا کاک خزمەت داما چاوەکەم ئەتوو ئەوێ ڕۆژێکی هاتمە کردت ئاها
هاتم قلتم نشتكي من كذا نشتكي وش ندمي ايه والله الراس بزرم كدرهم لقى الشمال مش كل قلتم موعد ما قريت السمنه بتسمى قريت من غمزين سبريم براستوا اي والله خم النبي مشتكي بحراري دي كل اخر من النبي هاتي خم النبي درم لا وكاري خميتي فرمو دودا وكاري درم لو بخول غير نايلو دا خوازي بصرت سام وي شمعون بسم شاتا شمعون در ابرون بيام نتمن امن دري لرم دكم دري هميان لرم دكم تقريا بيلي دادا باشا در گورگور شلو بينا گورگور جرمت من دا باشا لا خدمت داما دست بقول ماندر با خنزركش بينم دنيا هزار مقدرة يا الله دست بقول سيبك سري بدكم باي يا خو بخير سلامتي سلامتي جورتان كده يا خو بخير سلامتك عفوك يا الله ما مزيد فرموا امريكان هرشي شو هي من خدمت دائما فرموا خزمت لما ما مزيد اول راستي بي ما مزيد لبو ايش خيره هاتينا تماشا قيافيك تماشا شكلك ما شاء الله يلبي گنجشی جوان ریکو پیک مؤدب با اخلاق گیران و سنجید بريكا ما شاء الله عليه ابي بريكا صعيبيني ما شاء الله إذا عيبين يا لا اخويا بس جاني او ذا بكرت مختصري عزما ليه اب راستي بدمان بي دمان بي دري بابا كم دري تسلوليا دمان بي خزماتي بكين خزماتي او ها بله تيجي يشتم تيجي خزماتي شيروش معروفه كرتي باشو عقلو تيجي شيرو ده توش قصة شبكة ما كامل ليه قصة شبكة درم احتياطي يا مادام بياي معقولي وكو زنابتان صندكاو او هم ادزنو تشتاكان صندكان قصيلو تبكا مقصد من درم وكو او بيا معقولاني وكو ماما تزيدي قسام كان امن قصير كودكم احتراما لمنقو انقو تسدرم ام تفيزدي شيرو اوش بزانا ماما زيد قسم الناس شني تيجي اما تسي بيبريم بقسم دكا صدقت ماما زيد بري فرموا امريكان نانا شيروش بياو ما شاء الله عليه بي هر بياوكا هر بخوي بياو ما شاء الله عليه بي هر بياويشا قصدك دو ماما تدخل لا من بياوني ما بقربانو انغوش بياونو هادو خزرش بياو كاكا شمعونش بياو اتزنش بياو اتزنش بياو هروا بيتو او شمعوناني لا ايطاليا كاكا دو خزري نايتي اوانش بياونو همو ما بياونو زيرانا كانش دام بياون لو انغو ما بياوزانيا هاتينا داخوازي خير الدقاتي اي هزار رحمة لقوري داكو باب الشيرو هزار رحمة لداكي شمعونش براسي اگر شمعون نبايا او ايشا قسري ندقر دزانم هر لتاوت زوانا كان امام مزيد ديار الرازية دزانم رازي لا حول ولا قوة الا بالله هر بشي شمعون هستا ليرة هاي لا شمعون دبا مريا والله امن بخوام زنم هيا باسي زنود هزار شمعون وبامون وتعمون انقو باسي تنكد كرانقو ايدا خوازينا ها واي هاي بخنزري دفتر ساني هادو خنزر كورا والله اگر ميوان ندبون لباتي شلاقة شي 150 شلاق بلدن لقى بستان هر لخدن بس سبكان ميوان هادو خنزر هستا دي هستا الخوضة هستا بربل هستا هاي لخنزر ما بستا برودري هستا تشكل نبوي بستا دزانيت يا ماما دزانيت زور تزاوز تكر دواتو تمشي تموت سايخونا كده دايروني دولية شو دولية هادو خنزر روني دولية يكزر بخوي